کاتە بەرواری چواردەی یانزەی 2024 کە یادی 240 ساڵەی دامەزراندنی شاری سلێمانیە. زانکۆی سلێمانیش وەک نەریتی هەمیشەیی کە گرنگی بە بۆنە نیشتیمانەکان ئەدا لە بۆنەیەکی جیاوازە ئەم یادەی کردەوە کە هەموو فەرمانبەران و مامۆستایانی کۆ کردەوە لە هۆڵە وەرزشەکانی کۆلێجی پەروەردەی وەرزش. ئەمەش جگە لە یادکردنەوەی شاری سلێمانی کۆکردنەوەی سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانە بە خێزانەکانیانەوە و هەروەها ئاشناکردنمان بەم یاریە جۆرا و جۆرانە کە جگە لە چەند یاریەکی وەرزشی کۆمەڵێک یاری کوردەواریش نمایش ئەکرێت لەم شەوەدا. دیارە ئەمڕۆ زانکۆی سلەیمانی بە چەند چالاکیەکی ناوازە یادی 240 ساڵەی دامەزراندنی شاری سلەیمانی کردەوە وەکو نەریتی ساڵانە وەکو هەموو کاتێک یادی سلەیمانی بەرز ڕاگەر بە چەندین چالاکی جۆرا و جۆر. ئەمڕۆ بەڕاستی ئیڤنتێکی وەرزشی زۆر جیاواز بوو، یەکەم جارمە لە ئیڤنتێکی بۆ شێوازەیە بەشداری بکەم. بەڕاستی تەجروبێکی زۆر خۆش بوو، گیانی هاوکاری و پێکەوەیی و بەرزڕاگرتنی شاری سلەیمانی ڕابانگەر بە جۆرێکە بەڕاستی شاری سلەیمانی بۆ ناسراوە کە چەندین یاری کوردەواری جوانی هەبووە کە ئێمە لەواتێ وەکو جیلێک بەڕاستی فرای ئەو یاریانە نەکەوتبین، بەڵام ئەمڕۆ زیندووکردنەوەی ئەو یاریە جوانانە بووە پێی ئاشنا بووین. بەڕاستی من زۆر سوپاسی سەرۆکاتی زانکۆی سلەیمانی ئەەکەم، خودی سەرۆکی زانکۆ دکتۆر کۆسار جیاوازیەک و گۆڕانکارێکی زۆر لە زانکۆی سلەیمانیا دروست بووە کە ئەمە خۆی بۆ خۆی پەیامێکی جوانە بۆ شاری سلەیمانی کە زانکۆیەکی ئاوا ڕۆشنبیر، زانکۆیەک کە بە هەموو شێوازێک ئێوێ گیانی تەبایی و خۆشەویستی و پێکەوەیی و دروستکردنەوەی بەها جوانەکان و کولتورە جوانەکان و ڕەسەنایەتی بگەڕێنێتەوە. پیرۆز بێت یادی دروستبوون و دامەزراندنی شارە حیاتەکە شاری سلێمانی. ئێمە وەکو زانکۆی سلێمانی حەزمان کردم ساڵ لە ساڵ یادی دامەزراندنی شاری سلێمانی بە جیاوازتر لە شوێنەکانی تر هەستاین بە سازدانی کۆمەڵێک چالاکی لە هۆڵەکانی سپۆرت سنتەر لە ناو کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکان. سوپاس بۆ سەرۆکایەتی زانکۆی سلێمانی دکتۆر کۆسار و یاریدەرەکانی، سوپاس بۆ ڕاگەری کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکان، سوپاس بۆ ئەستافە بەڕێزە کە بەڕاستی توان بڵین ماوەی هەفتەیەک ئێمە کار دەکەین بۆی چالاکیەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێ. یەکەمین فیستیڤاڵی خێزانی وەرزشی کە زانکۆی سلێمانی هەستا بە ئەنجامدانی بۆ یەکەم جار زانکۆی دایک. ئێمە دەستخۆشێکی زۆریان لێ دەکەین کە بۆ کۆکردنەوەی خێزانەکان و ئاشناکردنی یاریەکە لە پورەکان بە خێزانەکان بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی و بنیادنانی شاری سلێمانی ئەم فیستیڤاڵە بەڕێوە چوو. زۆر خۆشحاڵین کە زانکۆی سلێمانی زانکۆی دایک یەکێکە لەو زانکانەی هەمیشە پێشڕەو بووە، هەمیشە کاری داهێنان و جوانی کردووە و یەکەمین فیستیڤاڵی خێزانی وەرزشی سازدا بە بۆنەی 240مین ساڵیادی دامەزراندنی شاری سلێمانی، شاری شاران و شاری ڕۆشنبیری.
زانکۆی سلێمانی هەستا بە ئەنجامدانی یەکەمین فستیڤاڵی خێزانی وەرزشی بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی 240هەمینی شاری سلێمانی بۆ زیندووکردنەوەی کللتور و کەلەپوری یاریە کۆنەکان کە تاکو ئاشنایکەن بە جیلی تازە تا کۆم یاریانە لە ناو جیلی تازەدا بە زیندوی بمێنێتەوانێ و بە پشتگوێ نەخرێت.